بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لەم بەشەی بەرنامەی سۆراغی مێژوودا قسە لەسەر پێگەی کورد بکەین لە ڕووداوەکانی شاری مووسڵدا. دەپرسین ئایا بایەخی شاری مووسڵ لە مێژوودا چییە؟ بەشێک لە توێژەران پێیان وایە شاری مووسڵ ناوچەیەکی کوردیە لەبەر ئەوەی لە ڕابردوودا سەر بە ویلایەتی شارە زوور بووە پایتەختەکەشی کەرکووک بووە. ئێستا بابەتێکەیە پێی دەوتێت کێشەی ویلایەتی مووسڵ کە ئەم کێشەیە بۆ 100 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە، بەڵام ئەمە بەردەوام تازە دەبێتەوە نوێ دەبێتەوە. بایەخی شاری مووسڵ لە ڕووی هەرێمایەتی و نێودەوڵەتیەوە بۆ کورد تا چەند گرنگە؟ ئایا بۆچی وڵاتانی زلهێز لە ڕابردوودا ئەگەر وڵاتێکی وەکو بەریتانیا بایەخی ئابووری و نەوتی هەبوو بێ بۆ شاری مووسڵ، ئەم بایەخە نوێی ئێستایان چییە کە وڵاتان دێن بەشداری دەکەن لە پرۆسەیەکدا لە شاری مووسڵ بە بایەخە و لە چوارچێوی استراتیژیەکی گرنگا وێنای دەکەن؟ یاخود وڵاتێکی وەکو تورکیا لە ئێستادا چی بەشێکی ماوەتەوە بە شاری مووسڵەوە؟ زۆر جار باسەوە دەکرێت کە میراتی دەوڵەتی عوسمانی لە ڕابردوودا هەبووە، لە ئێستادا تورکیا دەیە بە دوای ئەو میراتەدا بگەڕێ. ئایا کورد بۆچی شەڕی مووسڵ دەکات؟ لە ڕووی استراتیژی و لە ڕووی مێژوویەوە بایەخێکی گرنگی بۆ مووسڵ هەیە؟ ئایندەی کورد لە دوای ڕزگارکردنی شاری مووسڵ چی دەبێت؟ ئەمانە تەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر جعفەر عەلی توێژەر لە مێژووی نوێی کورد، مامۆستا هۆشمان عەتا توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد. بەخێربێن بۆ ستودیۆی سۆراغی مێژوو. مامۆستا هۆشمان بەشێک لە مێژوو نووسە ڕووسەکان بە تایبەتی مینۆرسکی باس لەوە دەکات کە شاری مووسڵ شارێکی کوردیە و لە ڕابردووە باسی لەوە کردووە کە پێگە و بایەخی مووسڵ بۆ کوردەکان گرنگە و هەروەها کاتی خۆشی کە ئەو وڵاتە ناکۆکانەی کە کێشیان هەبوو لەسەر ویلایەتی مووسڵ هەموو ڕاپۆرتەکانیان کە دەدایە عەسبەت الئومەم کۆمەڵی نەتەوەکان قسەیان لەوە دەکرد کە زۆرینەی ئەم شارە کووردە. ئایا ئەم زانیاریانە و ئەم سەرچاوە مێژویانە تا چەند بایەخێکی گرنگیان بۆ کوردەیە؟ بەڵێ زۆر سپاس بەنای خۆی گەورە. خۆی لە ڕاستیا وەکو جەنابەت باسی کرد بەشێکی زۆر لە مێژوو نووسان و هەندێک لەگەڕی دە و جوگرافیناسەکانیش ئاماژەیان بە پێگە و شوێن پێی شاری مووسڵ و نینەوە بەگشتی داوە. ئێمە ئەبێ لێرایەک جیاوازی بکەنە نێوان مووسڵ وەکو شاری مووسڵ و مەرکەزی شارەکە، ناوەندی پارێزگای مووسڵ لەگەڵ محافەزەی مووسڵانی کە پێوترێ پارێزگای دەوروبەری مووسڵ جیاوازیەکی هەیە. ئەگەر تەماشەی نینەوە بەگشتی بکەین، ینی هەر لە سەردەمە کۆنەکانی مێژووەوە نینەوە بۆ خۆی لانکەی شارستانەتی کۆنی عێراقیە، ینی سەردەمی ئەکەدیەکان و سۆمەلەکان بەدواوە سنتەری شارستانیەت و حەزارەتی عێراقی لە ناوەڕاست و باشووری عێراقەوە گوازراوەتەوە بۆ باکوور، گوازراوەتەوە بۆ مووسڵ. یعنی و حەزارەتێک کە ئاشوورەکان دروستیان کرد لە باکووری عێراق نزیکەی 1500 ساڵێک بۆ ڕادەیە کەمتر خایاند، یەکێک بۆ لە ئیمپراتۆری گەورەکانی مێژوو کە بەشێکی زۆری ناوچەی هیلال الخەسیب و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئێستای لە دەریای ناوەڕاستەوە بۆ کەنداوی عەرەبی و بۆ نزیک سنوورەکانی ئێران و شاکانی زاگرۆس ژێردەستا بووە. تارە ئاشووریەکانیش بۆ خۆیان میلەتێک بوون، نەتەوەیەک بوون کە لە بنەڕەت تا دەچنەوە سەر ئارامیەکان و دەچنەوە سەر ئەو میلەتانەی کە لە ناوچەکانی دەجنی و دوورگەی عەرەب و جەزیرەی عەرەبیەوە هاتوون، کەواتە توانین بڵێن ڕەگ و ڕیشەی شارستانیەت و ڕێگ و ڕیشەی دەستپێکردنی دەسەڵات لە ناوچەی نینەوە و مووسڵ لە سەرەتایە دەگەڕێتەوە بۆ ئاشوورەکان کە میلەتێکی نائارین کە جیاواز بوون لە ئەو میلەتانی کە لە چیاکانی زاگرۆز بوو کە ناوچەکانی کوردستانە ژیان. بەڵام لە هەمان کاتدا تێکەڵاوبوونێکی کەلتوری هەیە و تێکەڵاوبوونێکی نەتەوەیی هەیە لە چوارچێوەی هەرێمی نینەوە و لە ناو شاری مووسڵ بۆ خۆشی بە درێژایی مێژووە تاوەکو ئێستاش. بەتایبەتی تر لە سەردەمەکانی دوای فتوحاتی ئیسلامی ئێمە دەبینین دوای فتوحاتی ئیسلامی مووسڵ بایەخێکی گەورە پەیاکات. دوای کەوتنی مووسڵ بەدەستی سەدەستی هاوپەیمانەتی میدیەکان و بابلیەکان لە ساڵی 612 پێشداین هەتاوەکو فتوحاتی ئیسلامی لە ساڵی 630 و 640 کاتەی زاینی نزیکی 1000 ساڵ مووسڵ و نینەوە ناوچەیەکە بێت کە ناوچێکی خراپە بێت، ینی ئەو بایەخە مێژوویکردنی نامێنێت کە سەردەمەکانی مێژوو کۆنەکان هەیبووە. بەڵام سەردەمی فتوحاتی ئیسلامی و بەتایبەتیتر لە سەردەمی ئەمەوی و عەباسیە نینەوە بۆ خۆی دەبێتە یەکێک لە هەرێمەگرنگەکانی دەوڵەتی ئیسلامی و دەبێتە پایتەختی هەرێمی جەزیرە لەو ناوچەیە. شاری مووسڵ دروستە بێتەوە، دووبارە ئاواکاری تا دروستە بێتەوە، بایەخە دێت بە پرد و بینا و مزگەوت و ڕێگا بازرگانەکانی نێوان مووسڵ بۆ حەڵەب بۆ دەوڵەتی بێزەنتی و بە هەمان شێوە بۆ ئێران و بۆ سەر دەریای ناوەڕاستی و بۆ خواری عێراق. ینی مووسڵ دووبارە بایەخەی گەورە پەیاکاتەوە. هەر لەو سەردەمەوە
تێکەڵاوبوونی فرەکەڵچەری لە شاری مووسڵدا زیاتر ڕەنگەیاتەوە چ لە ڕووی نەتەوەییەوە بێ کە کووردە لەگەڵ عەرەب و چ لە ڕووی ئاینیشەوە بێت چکە ئاشوریەکان بۆ خۆیان مەسیحی بوون لە سەرەتایە و کەمینەیەکی زۆری ئەرمەنی و سریانی و کلدانی و ئاشووری ئەوانەی لێ بۆ هەمان شێوە و کەنیسەیەکی زۆر کۆنی لێ بەجێ ماوە و باز لەوە شەکرێت کە کەمینەیەکی جوولەکەشی لێ بۆ کچکە کاتی خۆی کە نەبوو خەزنە سەر پادشای بابل جوولەکەەکانی ڕاگواز بۆ عێراق و ئاشوریەکان بەشێکیان لێ بردوون بۆ ئێمارکردنەوەی شاری نینەوە و بۆ ئێماکردنەوەی شارەکانی خوان نمرود ئەوانە لێ ماونەتەوە تاوەکو سەردەمی دروستبووین دەوڵەتی ئیسرائیل کاتە نینەوە شارێکە مەڵتی کەڵچەر بووە بەڕاستی تاوەکو ئێستا شارێکە ڕەنگاڵەیە شارێکە پێکەوە ژیانی تیا بووە ئەوەی لە ڕابردوودا وەک باسم کرد مێژوونووسی ڕووسی مینۆرسکی باسیەکە تایبەت بە کووردە یعنی تا چەند ئەوە بەڵگەنامە و سەرچاوە مێژوویەکان ئەوە ئەسەلمێن کە زۆرینەیەکی کورد بێ هەڵبەت ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەوی جەنابەت باست کرد بۆ ئەوەی کە دەوروبەری مووسڵ و مەرکەزی پارێزگای مووسڵ جیاوازیەکەیە پێدوانێ ینی بەشێکی ئەمەی مینۆرسکی باسی کرۆ زیاتر ئەوەی دەوروبەر و میحوەری مووسڵەگەێنێت ڕاستە پرسیارەکەی جەنابەت لە جێی خۆیاتی وازانەرەکەش دروستە نەک هەر مینۆرسکی یان ئێبن حەوقەلیش کەیچێکە لە جوگرافی ناسی و گەریدە ئیسلامیەکانی سەردەمی دەوڵەتی عەباسی ئەویش ئاماژەی بەوە کردووە کە زۆرینەی مووسڵ و ویلایەتی مووسڵ ئەوانە کوردن ینی ئەمە ڕاستی ناشارێتەوە کە کورد هەمیشە یەکێک بووە لە نەتەوە کاریگەری باڵدەستەکان هەرێمی نینەوەیە بەڵام ئەوەی کار بەدەست بووە ئەوەی کە بڕیار بەدەست بووە ئەوەی کە بنەماڵی حکومڕان بووە لە سنتەری شاری مووسڵا سەردەمەکانی دەوڵەتی ئیسلامی بەدواوە بەعام بنەماڵە و عەشائیر عەرەبەکان بوون تاوەکو کورد ینی کورد هەمیشە وەکو بیرنشینەکان لە چواردەورەوە من بیرنشینی سۆران بیرنشینی بادینان بەردەوام میرەکانی کورد هێرشیان بۆ مووسڵ کردووە ینی سەردەمەکان خان ئەحمەدخانی ئەردەڵانی بە پشتگیری شەعباس هێرشی کردووە سەر مووسڵ و گرتوویەتی بەڵام هەرگیز کورد ئەو داڵدەی لێ نایەوە بڵێت مووسڵ بەشێکە لە کوردستان و مووسڵ شارێکی کوردیە بەڵێ دکتۆر جعفەر ئەو پرەنسیپەی لە مێژووە هەیە هەندێک لە مێژوو نووسەکان ئەڵێن لەبەر ئەوەی پێشتر مووسڵ لە ویلایەتی شارە زۆر بووەوە کەرکووک پایتەختی بووە یعنی کێشەی مووسڵ کەواتە کێشەی باشووری کوردستانە تا چەند ئەمە لە بە پشتبەسن بە سەرچاوە مێژوویەکان ئەم ڕاستیە سەلمێنرێت کێشەی مووسڵ کێشەیەکی تازە نییە ئەمەی مامۆستا ئاماژەی پێدا ئەم زانیاریانە هەم لە ڕووی تاریخیەوە کێشەی مووسڵ نەک کێشەی مووسڵ بۆ خۆی ناوچەیەکی جوگرافی و سنتەرێکی گرنگی تیجاری و سنتەرێکی گرنگی فرەنەتەوەی و فرئاینی گەورە بۆ لە عێراقدا و سنتەرێکی گرنگی سیاحەت و سنتەرێکی ناوەندێکی گرنگی حەزارەتی عێراقیش بووە هەموو ئەمانە وایان کردووە کە مووسڵ هەمیشە بێتە ناوچەیەک بۆ چاوتێبڕین لەلایەن هێزەکانی دەوروبەر بە درێژایی مێژوو لەم ناوچانەوە لە سەردەمی میدیەکانەوە کەم ناوچە لە ژێردەسەڵاتی ئاشوریەکانەوە دێتە دەروت ئاوەکو ئەم ئەقوام و گەلانەی دواتر هاتون لە ئەخمینیەکانەوە لە عوسمانیەکانەوە لە سەفەویەکانەوە بەردەوام ململانێ لەسەر ئەم ناوچەیە هەبووە هێزە پەلاماردەرەکان ویستوانە ئەم ناوچانە بخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆیانەوە دواتر لە چاخی نوێدا یاخود لە سەردەمی نوێدا کێشەی مووسڵ وەکو کێشە دروست دەبێت کێشەیەکی نێودەوڵەتی دەبێتی کێشەیەک لەو چوارچێوە دەردەچێت کە ئەمڕۆ ڕۆمەکان دەستی بە سەردادەگرێت لە ژێردە ساسانیەکانی دەدێن یا ئەمڕۆ میدیەکان دەستی بە سەردادەگرن لە ژێردەسەڵاتی کە پایتەختی ئاشوریەکان لە ژێردەسەڵاتی ئاشوریەکان دەریدێنن یاخود ڕۆژێکی تر عوسمانیەکان دەستی بە سەردادەگرن بڵێن دوایەوە سوڵتان سلێمانی قانونی دێت و لە 1540 ئەم ناوچێ مووسڵ لە 1540 دێتە مووسڵەوە دەستی بە سەردادەگرێت یان سەفەویەکان لە ڕێگای سەرکردایەتی نادرشاوە پەلاماری ئەو ناوچانە دواتر لەگە بنەماڵی جەلیلەکان جۆرەك لە تەحالوف و سڵح دەکەن و زانیاریانت بیر نەچێ ئێمە ئەگەر وشەی کێشە بخینە نێوان دوو کەوانەوە بۆ تایبەتمەندێکی بۆ شاری مووسڵ هەمیشە بەکاردێ بۆ نمونە کاتێک جەناو باسی نادرشاتی کە نادرشای ئەفشار تەماحی تێکات و ئێوێ لە سەردەمی سەفەویەکانە بێت بۆ مووسڵ یعنی بۆ مووسڵ خاوەنی کێشەی ئەگەر بە وردی ئاماژە ئێمە وەکو کێشە ئەگەر تۆ وەکو چەمک مامەڵی لەگەڵدا بکەی یان شتێک نەبووە بە ناوی کێشەی مووسڵەوە تاوەکو سەردەمی نوێ تاوەکو سەردەمی سایکزبی کۆ دواتر لە دوای جەنجی یەکەمی جیهانیەوە وەکو کێشەی مووسڵ دروست دەبێت ئەم کێشەی دوای ئەوەی کە عراق دەکەوێتە ژێر ئینتدابی بەریتانیا دەبێتە سەرپەرشتیار و وسایی ئەو ناوچەیە دەکات مەسئولیەتی عسکەری و سیاسی و اقتصادی و ئیداری ئەم ناوچان دەکەوێتە ئەستۆی بەریتانیاوە بۆیە لە هەمان کاتدا کۆمەڵێک
تەڵەبیات هەیە لەسەر مووسڵ بۆ نمونە تورکیا داوای دەکات تورکیا بە حەقی تاریخی خۆی دەزارێت لە ڕووی سیاسی لە ڕووی اقتصادی کۆمەڵی بەڵگەنامە و وەسایق دەخاتە بەردەستی کەواتە ناچینەوە سەرەوە ڕاستی کە ئەو وشەی کێشەی تۆڵی لە سەردەمی سایکس بیکۆ دروستە بێ بەر لە سایکس بیکۆش ئەمە عمقێکی قوڵی لە ناو مێژووە هەیە و لە سەردەمی بڵێن مێژووی هاوچەرخا دەوڵەتی عوسمانی خاوەنی بووە دیسان خۆی تورکەکان ئێستاش وا دەڵێن ئێستاش ئەمان دەڵێن ئێمە لە سەردەمی سەلجوقیەکانەوە زیاد لە دەسەدەی ئێمە حکومڕانی ئەو ناوچانەمان کردووە بەڵام ئەگەر ئەمە ڕاست بێ بۆ مووسڵ ئەمە بۆ ناوچەی وان و دیاربەکر و مێردین و بۆ ناوچانەش ڕاستە بۆ هەکاری و حکمی ئەو ناوچانەشیان کردووە سەلجوقیەکان بەڵام دوجار نەیانتوانیوە ناسنامەی ئەم ناوچانە هەویەتی ئەم ناوچانە بسڕنەوە نەیانتوانیوە ئەم ناوچانە بکەن بە ناوچەی تورک نەیانتوانیوە هەویەتی قەومی کول لەم ناوچاندا بسڕنەوە دوجار نەتەوەیشی تر دروستکەن کە نەتەوەی تورکە بۆ مەسلەی مووسڵ وەکو مەسلەیەکی سیاسی کە دەبێتە کێشەیەکی نێودەوڵەتی لە دوای جەنگی یەکەمی جیهانەوەی بەدەقیق ینی ئەمە نییە کە تۆ هەمیشە واوە خۆ ناوچ عێراق خۆی نەتەنها کاکە بەغداش ئینگلیس پەلاماری داوە لە جەنگی یەکەمی جیهانیدا ژێر دەسەڵاتی عوسمانیەکاندا بووە هەولێر سلێمانی بەشێشتر ئێران بۆ خۆی دەوڵەتی تورکیا بۆ خۆی ئەین بەرداوانە لەژێر هێرش و پەلاماردا بوون ینی هۆلاکۆ هاتووە بڵێن مەخۆل و تەتارەکان هاتوون عوسمانیەکان هاتوون سەفەویەکان هاتوون هەمیشە هێزێک هاتوو هێزێشتری کە لە خۆی لاوااستر بووە نەیتوانانی بەرگری و حەز ناکەی مووسڵ فۆکسێکی زیاتری لە مێژوودا لەسەر بووە و تاوەکو ئەم چرکە ساتەشەوە بەردەوامە ینی بۆ مووسڵ هەست ناکەی تایبەتمەندی مووسڵ موقعێتی استراتیژی گرنگە یەکەم تۆ سیرکە مووسڵ یەکێکە لەو شارە حساسانەی عێراق هەم ناوەندێکی گرنگی حەزاریە هەم لە کۆندا ئاشوریەکان کردویانتە پایتەختی ئاینی خۆیان وەجگە لەوە بە حکمی ئەوەی کە شوێنەواری گرنگی لێ بۆتە ناوەندێکی گرنگی سیاحەتیش واتە داهاتێکی زۆری سیاحەتیش بۆتە سەر ڕێگای هاتوچۆی تیجارە لەگەڵ تورکیا و لەگەڵ ناوچەکانی ئەنادۆڵ بۆتە سنتەرێکی تیجاری لەگەڵ ئێران و دوجار لەگەڵ سووریا و لەگەڵ بەغدا ینی هەموو ئەوانە ئەهمیەتی مووسڵ زیاد دەکەن جگە لەمە ینی مووسڵ سنتەری بەیەکە و بەستنی شارەکانی عێراق و هەرێمی کوردستان ژێتە ئەندازەیەکی زۆر چکە هاوسنوورە لەگەڵ کەرکووک لەگەڵ هەولێر لەگەڵ دهۆک و لەگەڵ بەریتانیا هەمیشە بۆ نمونە کە چاوی لەو ناوچانە بۆ بۆی مەساڵحی کۆمپانیا نەوتەکانی خۆی لە جنوبی ئێران بپارێزەوە کوڕەیەکی مواصلات سوودی لێوەرگرتووە ینی مووسڵ ئەهمیەتی مووسڵ زیاتر لەم نقاتانەوە دێت ینی ئەم خاڵانە وای کردووە کە ئەهمیەتی استراتیژی ئەهمیەتی پێکهاتە وەڵکەوتەی جوگرافی مووسڵ وا بکات بێتە جێگا بایەخی بەشی زۆری ئەو ئیمپراتۆراتانەی کە لە ناوچەکەدا هەبوون بەشی زۆری ئەو دەوڵەتە نوێنەش کە لە ناوچەکەدا هەبوونەوە دوجاریش کە دەوڵەتی عێراقی نوێدا دامەزرێت و دەوڵەتی ئێرانی سەردەمی ڕزا شادا دامەزرێت و دەوڵەتی کەمالیەکان لە تورکیادا سەرکەوتە مەدەستێنن مووسڵ بەم کێشانەیەوە دەبێتی کێشەیەکی نوێی نێودەوڵەتی لەسەر ئاستی ئیقلیمی دەچێتە ئاستی عوسبەی ئومەم و کۆمەڵی گەلان و لێوێن دەر ئەم کێشە دوجارێک لا دەکرێتەوە بەڵێ ماوەساوەشمان لە ڕوانگەی ئەو زانیاریانەی دکتۆر جعفەرەوە یعنی پێت وانە بەشێکی زۆری ئەو کێشانەی کە ویلایەتی مووسڵ هەیە بۆ لە ڕابرۆ پێی وتراوە ویلایەت کە لە ناوچەکەەوە پێشتری ویلایەتی شارە زۆر بووە ینی کێشە ئەمە جۆرێک لە تەماح و چاوچنۆکی ئابووری و ئەوەی کە وەکو مامەسا ئاماژەی بێکە ڕێگەی کاروانی بازرگانی وە کۆبوونەوەی هێزەکان و وەسەڵکردنی مووسڵ بە ناوچەکانی ترەوە هەموو ئەم بایەخ و کاریگەریانە وای کردووە لە ناو مێژوشدا ئەم تاریخە ئەم گرفتە هەمیشە بە زیندوی بمێنێتەوە. ڕاستە هاوڕان لەگەڵ جەنابی دکتۆر بەڵام یەک دوو تێبینیم هەیە ئێمە ئەگەر سەیرێکی ڕابردوو سەیری کەلتوری مووسڵاوی بکە مووسڵی بکەین دەبینین ینی مووسڵ بە درێژایی مێژوو هەرێمێک بووە و شارێک بووە یاخی بووە لە ناوەڕاستی و باشووری عێراق ینی ئەو هێزەی کە لە بەغداد حکومڕانی کردووە هەرگیز بە تەواوەتی نەیتوانێت کۆنتترۆلی مووسڵ بکات ینی ئەم زانیاریە بۆ مێژوی کۆن ڕاستە بۆ سەردەمی عەباسیش ڕاستە بۆ سەردەمی عوسمانیش ڕاستە ینی هەتاوەکو بۆ سەردەمی مەلەکی و سەردەمەکانی ئێستاشی لەگەڵات ڕاستە پەیوەندی بە جوگرافیای سیاسی مووسڵەوە هەیە و جوگرافیا سیاسیەکەش تەئسیری هەبووە لەسەر کەلتور و لەسەر ئینتیگریشنی خەڵکی مووسڵ لەگەڵ خەڵکی ناوچەکانی عێراق چونکە مووسڵ بۆ خۆی خەڵکێکی عەرەبی سوننە مەزهەب لە ئێستا زۆری دانیشتوانەکەیەتی و ئەم خەڵکی کە لە مووسڵ دژیاوە لە ڕووی جوگرافیەوە نزیکە لە سووریا و لە سەردەمەکانی پێشووە ئەو تێکەڵاوی کە خەڵکی مووسڵ لەگەڵ سووریا هەی بووە زیاتر بووە لەگەڵ ئەو تێکەڵاوی و پەیوەندی کە لەگەڵ بەغدایە هەی بووە ینی هەتاوەکو لەهجەی مووسڵ لەهجەیەکە دابڕاوترە لە لەهجەکانی ناوەڕاستی و باشووری عێراق کەواتە ئەمە وامان لێ کات کە بڵێن مووسڵ
بۆ خۆی پێدراوێکی تازەیە بۆ خۆی هەرێمێکی جیاوازە لە ناوچەکانی عێراق ئەمەی کە وای کردووە کە مووسڵ بخێتە سەر دەوڵەتی عێراقی زیاتر بەرژەوەندی ئینگلیزەکان بووە لە دوای ڕێکەوتن نامەی سایکس بیکۆ و لە دوای هەرسێنانی پلاتۆریای عوسمانی و دروستکردنی دەوڵەتی عێراق بۆ هاوسەنگکردنی بۆ تەوازنکردنی کەمینەی سونە لە عێراقدا لە کاندنی ویلایەتی مووسڵ بە عێراقەوە وای کردووە کە بێت ئەولەویاتێک بۆ ئینگلیزەکان ئەگینا مووسڵ بۆ خۆی ینی بە درێژایی مێژوو وەکو باسمان کردووە هەرگیز تابعی بەغدان نەبووە بۆ شێوەی کە بەستە تابعی ئێمە ئەگەر تەنها ڕەهەندە نێو دەوڵەتەکەی وەربگرین ئایا تەنها تەماحی ئابووری و نەوتە وڵاتانی زلهێز بۆ مووسڵ یا خود بایەخی دیکەشیە بۆ وڵاتانی ئەڵبەت هەرێمایەتی مەبەستێن وڵاتە بەرژەوەندی زلهێزەکان لە وڵاتێکە بۆ وڵاتی ئەگۆڕێت و لە سەردەمێکە بۆ سەردەمێکەش ئەگۆڕێت یعنی ئێمە لە سەردەمەکانی پێش جەنگی دوو هەمی جیانێ بێ کە باز لە بەرژەوەندی وڵاتانی زلهێز دەکەین بێ باز لە رووسیا و بەریتانیا بکەین بەڵام دوای جەنگ واقعی هێزی ئاسەر ئاستی جیهانی و دەوڵەتی دەگۆڕێت ینی هێزی کێتە پێشەوە کە ئەوانش بریتین لە ئەمریکایەکان و لە فترەی جەنگی دوو هەمی جیهانی ئەڵمانەکانیان نەپێشەوە کە پرۆپۆزەڵی ئێوەیان نەپێشەوە کە سکەی بەغدا بەرلین لێن بە مووسڵات هەیەپەڕێ ینی هەموو ئەمانە بەرژەوەندی هەموو زلهێزەکان لە مووسڵە هەبووە و مووسڵی ژۆکو شارێکی عێراقی بەڕاستی شارێکی بەهێزە و شارێکی گرنگە چکە بۆ خۆی دووهەمین شاری عێراق دووری دانیشتوانەوە و شارێکە لەم ناوچەیە لە باکووری عێراق گرنگترین و بەهێزترین شارە و شارێکی وەکو دوکتۆری باسێک ناوچەیەکی سیاحی گرنگە شارێکی جوانە ئەمە ئەو پێوە ببوورە ئەو پێوەرەی کە دکتۆر باسی کردووە خۆشی هێمات پێوکرد لە ڕووی نێودەوڵەتیەوە وڵاتانی زلهێز بۆ مووسڵیانە بۆ ڕەهەندە هەرێمایەتەکەش هەر دروستە و هەر هەمان گرفت و هەمان تەماح و چاوچنۆکی وڵاتانە لەسەر مووسڵ خۆی مامۆستا ئەمە ئەبێ لێرە کە باز دەوڵەتانی دەرەوەکەین تەماحی چاوچنۆکی ئەوان لەسەر مووسڵ ئەبێ یەک دوو جیاوازی لە بەرچاو بگرین یەکەمیان وڵاتانی نێودەوڵەتی زلهێزەکان وەکو رووسیا و ڕۆژئاوای ئەوروپا و ئەمریکا ئەمانە بەرژەوەندیەکی جیاوازتریان هەیە لە وڵاتانی هەرێمی بۆ نمونە بەرژەوەندی تورکیا لەوانەیە هەندێک تا ڕادێک جیاواز بێت لە بەرژەوەندی ئەمریکا و بەرژەوەندی رووسەکان جیاواز بێت لە بەرژەوەندی ئێرانەکان ئەگەر چی لێکی نزیکن خۆی لە ڕاستیە بەرژەوەندیەکانی تورکیا و ئێران بڵێن پێشینیەکی مێژووی زۆریان هەیە لەسەر کۆنتترۆلکردنی مووسڵ ینی مووسڵ بە درێژایی مێژوو بۆ تورکیا شارێکی گرنگ بووە و شارێک بۆ نزیکە لە سنوورەکانی تورکیا و شارێکە زۆرینەی سونە مەزهەبی تایە ینی مە بیرمان نەچێت قوڵبوونەوە و تووبوونەوەی ململانەکانی نیوان ئیمپراتۆریای عوسمانی و سەفەوی بەرجەستەکردن و توندکردنەوەی مۆرکی مەزهەبی لەلایەن ئەو ئیمپراتۆریەوە وای کردووە کە دابەشبوونێکی مەزهەبی لەسەر ئاستی نەتەوەی عەرەبیش دروست بێ ینی بەشێکی زۆری ناوچە عەرەبیەکان بە درێژایی ماوەی ململانەکانی عوسمانی سەفەوی لە عێراق و لە ناوچەکانی وڵاتانی عەرەبی لەسەر کاریگەری هەبووە لەسەر تۆخکردنەوەی هەستی مەزهەبی ئەمە ژوای کردووە کە بەهۆی ئەوەی کە زۆرینەی خەڵکی مووسڵ سونە مەزهەبن نزیکتر بن لە تورکیا و بەردەوام ئێرانیەکانی چاوان لە مووسڵ بووە بۆی پێ بگەن بە ناوچەکانی سووریا و نفوذ و کاریگەری خۆیان زیادکردن لەسەر ئەنادۆڵ و لەسەر تورکیا بەڵێ دکتۆر جعفەر ئەگەر لە سەردەمی پاشایەتیدا بڵێن لە سەردەمی هاتنی فەیسەڵی یەکەمدا تەماحی وڵاتانی زلهێز لەسەر مووسڵ تەماحێکی دەستکەوتی ئابووری بوو بێت بەراوردی بکەین بۆ ئێستا وڵاتانی زلهێز چ بەرژەوەندێکیانێ ئایا هەر بەرژەوەندێکە ئەوەیە بۆ ئەمنیەتە لە ناوچەکەداوە بەگژاچوونەوەی تیرۆر و لە ناوبردنی تیرۆرە یاخود ئەکرێ بڵێن هەمان مێژوو جارێکی دیکە خۆی دووبارەکاتەوە ئەمە ڕاستیەکەی ئمە دەبێت جا بکرێتەوە ینی بەرژەوەندیەکان هەمویان وەکو یەک نین هەمووشان لێک منتەلق و لێک بێک چاوی بەرژەوەندیەوە سەیری مووسڵ ناکەن بەرژەوەندیەکان جیاوازن بەپێی خواستی دەوڵەتەکان و پێی بەرژەوەندی دەوڵەتەکان ئێمە هەمومان دەزانین ئەمڕۆ کێشەیەکی گەورەی دنیا هەیە ئەویش بریتە لە کێشەی تیرۆر لە مووسڵ بێ یا لە بەغدا بێ یا لە بەسڕا بێ یا لە هەولێر و سلێمانی بێ یەک کێشەیە بۆیە ئەم کێشەیە کە ئێستا لە مووسڵدا هەیە مەسەلەی تیرۆر ئەگەر لە سلێمانیش بواە بۆ ئەمریکا هەمان شت دەبوو بۆ دەوڵەتێکی تری وەکو ئێران ڕەنگە هەمان شت بواە بەڵام بۆ ئەمە دەکرێت جیاواز بێ ئەم چاوی بەرژەوەندی کە لەسەر مووسڵ لەلایەن تورکیاوە جیاوازە لەوەی کە ئەمریکا دەیڕوانێ وەکو مەسەلەیەکی گشتی تیرۆر لە دنیادا بەرژەوەندی تورکیا لە ناو مووسڵدا جیاوازە بەرژەوەندی عێراق جیاوازە و بەرژەوەندی ئێرانیش جیاوازە ئەم سڕائێکی تاریخی دوور و درێژ و عمقێکی استراتیژی مەزهەبی سیاسی جوگرافی زۆر قوڵی هەیە ئەمە کێشەیە کە ڕیشەیەکی دێرینی هەیە لەسەر ئەساسی
ئەم ڕیشە مێژوویەش جۆرێک لە حەقدی تاریخی دروست بووە، جۆرێک لە دابشبوونی مەسهبی، جۆرێک لە دابشبوونی ئتنیکی دروست بووە لە نێوان ئەو دوو ئیمپراتۆرەتە گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاکە سەفەویەکان و عوسمانیەکان بوون. دوجار ئەمە شۆڕ بۆتەوە بۆ دەوڵەتە تازە داتاشرا و دروستکراوەکانی ڕۆژهەڵات کە ئێران یەکێکیانە، دەوڵەتی عراقیش یەکێکتریانەوە، تورکیاش دوای سەرکەوتنی سەورەی ئیستقلالی کەمالیەکان یەکیشتریانە. ئەم بەرژەوەندیانە ئاڵۆزن، بەرژەوەندی معقەد و تێک ئاڵاون. تورکیا هەمیشە بڕوای وایە کە مافی مێژووی خۆیەتی مووسڵ بێتەوە بەشێک لە جوگرافیای ئەو. هەر هەفتەیەک بەر لە ئێستا لە ئەستەمبۆڵ ئەردۆگان نەخشەیەکی پیشاندا، لەم نەخشەیە ئەم ناوچانەی هەموو ئەبەدەن نایشارنەوە لە یەکەم میساقی وەتەنی کەمالیەکان لە ساڵی 1920 کە هێشتا ئەوان لە شۆڕشی سربەخۆیدا بوون، هێشتا دەوڵەتی عوسمانی وەکو خەلیفەی دەوڵەتی عوسمانی مابوو، هێشتا دەوڵەتی عوسمانی هەڵنەوەشا بووە بەڕسمی، دەوڵەتی تورکیانی ڕانەگەیەندرا بوو. لە ساڵی 20 لە میساقی وەتەنی تورکیاەوە لە ئەنجومەنی گەورەی نیشتیمانی تورکیشدا یەکەم شتیان کە ئاماژەی پێدەم بریتێ لەوەی کە مووسڵ جوزئێکە لە تورکیا و لێجا نابێتەوە. بەڵام بەڕای تۆ وەکو توێژەرە لە بواری مێژوودا ببوورە ئەم وەهمە تاوەکو ئێستا زیندووە. بەڵێ بەڕای تۆکو توێژەرێکی بواری مێژووی لە کتێبی ئەلعومق استراتیجی ئەحمەد داود ئۆغڵودا کاتێک لەسەر کۆمەڵە پایەوە ساوەی کە لەوانە میراتی مێژووی و زیندووکردنەوەی میراتی دەوڵەتی عوسمانیە لە ناوچەکە تا بەڵام بە تایپ و مۆدلێکی نوێتر. بەڕای تۆ ئەمەش دیسان نامان باتەوە سەر ئەوەی کە تورکیا بەدوای ئەو استراتیژیە گرنگە ئەگەڕەکەیەکە لەو ناوچانەی کە بیەوێ زیندوو کاتەوە و بیخاتەوە سەر خۆی و تەماحی تایە هەیە هەمان استراتیژەکە لە ڕابردووە هەیان بۆ تورکیا ئەگەر بۆی بگونجێ بۆنە، چکە ئەمەی کە داود ئۆغڵۆش باسی دەکە هەمان شتەکە لە سەردەمی کەمالیەکاندا باسی لێ دەکرێت. لە سەردەمی کەمالیەکانیشدا باس لە سلێمانی و هەولێر و کەرکووک دەکرێت و بەشێک لە خاچی تورکیا و لە جوگرافیای تورکیا. ئەوەی کە داود ئۆغڵۆش باسی دەکات بە هەمان ئەندازە تاوەکو سلێمانی دە لە کتێبەکەی خۆیدا. ئەم ناوچانە هەموو بە ناوچەی جوگرافی و بە خاچی دێرینەی دەوڵەتی عوسمانی دەزانێت و لە ئێستاشدا بە خاچی بە جوگرافیای تورکیای دەزانێت. ئەم کێشەیە لێرەوە دەبێتە کێشەیەکی قوڵ لە نێوان بەریتانیا لە نێوان دەوڵەتی عێراق کە بەریتانیا سەرپەرشتی دەکات، واتە ڕاستە خۆ بەریتانیا دەبێتە دەمڕاستی قسەکردن لەم کێشەیە. بۆیە بەریتانیا ئەرچێک لاکردنەوەی ئەم کێشەیەشی لەگەڵ تورکیادا دەکەوێتە ئەستەوە. کێشەی مووسڵ بە قۆناغی جیاوازدا ڕۆیشتووە، واتە ئێمە دەتوانین دوو قۆناغی جیاواز بۆ کێشەی مووسڵ دیاری بکەین. یەکەمیان ئەو قۆناغەیە کە تاوەکو ئینتیدابی بەریتانیا بەسەر عێراقدا دەسەپێندرێ لە سایکس بیکۆ تاوەکو ساڵی 1920. لە دوای ئینتیدابی بەریتانیاش بەریتانیا بە فعلی دەبێتە دەمڕاستی چارەسەرکردن و داکۆچیکردن لە بەرژەوەندەکانی مووسڵ بە بەرژەوەندی عێراق. ڕەئی بەریتانیەکانیش ئێمە بیرمان نەچێت، ڕەئی خودی بەریتانیەکانیش مفۆزی بەریتانیا و فەرمانبەر سیاسی بەڕادستەکانی بەریتانیا لە عێراقدا چوون یەک نییە لەسەر کێشەی مووسڵ و لەسەر چکە پابەندی ڕاست کێشەی مووسڵ واتە کێشەی کورد لە عێراق. بۆ ئەم کاتە کێشەی مووسڵ ڕاستەوخۆ بە مانای کێشەی قەومی، کێشەی نەتەوەی گەلی کورد هەر لە عێراقدا بەریتانیەکان ڕەئیان چوون یەک نییە لەسەر چارەسەرکردنەوە. هێندێکیان لەگەڵەوە بوون کە دەوڵەتێکی نەتەوەی بۆ کورددا بمەزرێ، هێندێکیان لەگەڵەوە بوون کە فەڕەنسا لە مووسڵ بمێنێتەوە، بۆی بەریتانیەکان پێیان وابوو ئەگە فەڕەنسا لەم ناوچەیە بێ دەبێتە ناوچەیەکی عازل لە بینی ممتلکاتی رووسی و ممتلکاتی بەریتانیادا، واتە رووسیا ناتوانێت بە ئاسانی بگاتەوە، سەورەی بەلشەفی ناتوانێت بە ئاسانی لە ڕووی فکریەوە، لە ڕووی ئەسکەریەوە، لە ڕووی اقتصادیەوە، لە ڕووی سیاسیەوە پەلاماری ئەو ناوچانی بەرژەوەندەکانی بەریتانیا بدات. بەڵێ مامۆستاوەشمان لەم نێوەندەدا ماجەرای کێشەکانی کورد بەکوێگە ئێمە لە مێژووە ئەومان لە بەردەسایە کە پەیمانێکەوە بە ناوی پەیمانی لۆزانەوە لە 24 حوتی ساڵی 1923 لە نێوان تورکیا وڵاتانی هاوپەیمانان کە بەشێ لە مێژووی نووسەکان ئەمە بە لە سێدارەدانی پەیمانی سێڤر کە سێ بەندیتیا بوو ئەندازەیە پەیوەست بوو بە ناوچە کوردیەکانەوە. هەندێک باسەوە ئەکەن کە ئەمە دیسان دووبارەبوونەوەی لۆزانێکی نوێ بەسەر کووردا بۆ قەزیەکانی و بۆ لە سێدارەدانی ئەو مافانەی کە لە پەیمانی سێڤردا هەبوو لە پێشتر کە لە ساڵی 1920 بوو. یعنی ئایا تا چەند چاوەڕوانیەوە دەکەێت کە لۆزانێکی نوێ بەسەر کووردا زیندوو بێتەوە؟ ڕاستە. بەڵام ناوبڕێک وەرەگرم دوای ناوبڕەکە وەڵامی پرسیارەکەم بەرەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. جارێکی تر سڵاو.
مامەساوەشمان تا چەند لۆزانێکی نوێ چاوەڕوانەکرێ بەسەر کوردازین و بێتەوە هەموو ئەو کێشانەیەوە ئەوەی کە بەر لە ناوبڕەکە دکتۆر جعفەر ئاماژەی پێکرد کۆمەڵەیە کێشەی ورد و قوڵ و استراتیژی هەرێمایەتیە لە ناوچەکە و وڵاتێکی گەورەی وەکو تورکیا تەماحی هەیە لە مووسڵدا بە دوای ئەو میراتە مێژووی سەردەمی دەوڵەتی عوسمانیا بگەڕێتەوە بەڵام ئەبینین لە لۆزانی 1923 کورد زەرمەند و تا چەند ئەو لۆزانەوە زیندوو بوونەوە گەڕانەوەی جارێکتر بۆ کورد مەترسیەکی دیکە خۆی هەموو ساتێک مەترسی ئەوە هەیە کە پەیماننامەی لۆزان نەکرد لۆزان بەڵکو پەیماننامەکانی زەها و ئەرزەڕۆم و ئەلجەزائیر وەمانە وەگەلە کۆمەکی نێودەوڵەتی و هەرێمایەتی لە دژی کورد ببەسرێت بەڵام پێم وایە ئەوەی کە لە ئێستا جیاوازە هەلومەرجی ناوخۆی کوردستان جیاوازترە لەو هەلومەرجەی کە لە ڕابردووە پەیماننامەکان بەسەر کوردیا هێناهێناوە یعنی ئەمڕۆ کوردستان بۆ خۆی هێزێکە یعنی لە ناوچیان ناتوانین نادیدی بگری یعنی ئەو هەلومەرجێک کە ئێستا کوردی تایە لە کوردستانی عێراقا سەرباری هەموو کەم و کوڕیەکانی جیاوازە لەو هەلومەرجەی کە لەو ساتە وەختەیە ئینگلیزەکان بیخینەوە سیاقە مێژوویەکەی خۆی پێدوانیە ئەو قۆناغی ڕابردوش بە ئەندازەی خۆی کوردستان هێز بووە هێزێک بووە بە هێزێکی مرۆیی بێ هێزێکی ئەندازەیەک هێزێکی سەربازی بووێ و هێزێکی سیاسی گەورەش بێ لە ناوچەکەدا من پێم وایە جیاوازێکی زۆر گەورە هەیە لەگەڵ سەردەمی لۆزان و لەگەڵ سەردەمی ئێستای کە حاڵی حاضر تیادا دەژین و جیاوازێکی زۆر هەیە سەردەمی ڕێکەوتنامەی ئەلجەزائیر و تاوکر لەگەڵ ئێستاماندا لە ئێستاە بەرژەوەندی وڵاتانی زلهێز و بەرژەوەندی وڵاتە هەرێمایەتەکان تا ڕادێک لە کوردستانی عێراقا دروست بووە و خەریکە وردە لە پارچەیەکی تری کوردستان لە ڕۆژئاوای کوردستانیش دروست دەبێ بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کە مەترسی دروستبوونی لۆزان لەسەر کوردستان نەکرێت و ئەگەر ئەمەش نەکاتە مانای ئەوەی کە حرەکەی کوردی مەسەلەی بەرەو پێشچوونی کوردی بەرەو دواوە بگەڕێنێتەوە هەدەفی ئەوەی هەیە کە بیوەستێنێ ئەنی بە ئاشکرا دیارە کە هەوڵەکانی تورکیای ئەم دوایە سەدانەکانی ئەردۆگان و ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ رووسیا و لەگەڵ وڵاتانی ناکۆک بە دەرەجەی یەک مەبەستی لێدان بووە لە قەزەی کوردی ئاین تەنەزولەکانی ئەردۆگان و تەنەزولەکانی دەوڵەتی تورکیا بۆ رووسیا یا بۆ دەوڵەتەکانی ناوچەکە یا لە بەرامبەر هەژمون و پرۆژەی ئێرانی ناوچەکە لە بەرامبەر ئەوەیە بووە کە مەسەلەی کورد وەرەگە بگرێت لە پێشوونەکانی پرۆسی بە دەوڵەتبوونی کورد و یالانی کەم پرۆسی بەهێزبوونێکی زیاتری کوردی لە دوو پارچەی کوردستان پێ دوانێ لەم لێوەندەدا قەزەی مووسڵی شەبێتە کارتێکی بەهێز کە ئەو هاوپەیمانەتیانەی سە تورکیا نەرمێکی لە بەرامبەر رووسیانوانەوە ئەوێ بێتە ناوچەکەش ئەبێتە کارتێکی بەهێز بۆ ئەو خواستەی کە کورد ئەگەر پێشبەچوونێکی هەبێ بۆ دروستکردنی کیانەیە دۆزێکی سەربەخۆ لە ناوچەکەدا ئەندازەیەک ڕای وەسێنەیە پاشە کشەی پێ بکات من پێم وایە تورکەکان بۆ ئەوان ئەنی بۆ تورکیا ئەو لەوێت و خەتەری استراتیژی و خەتەری ئەمنی قەومی لەسەر ئەوان مەسەلەی کووردە ئەنی ئەوان بە ئاشکرا ناشارنەوە یاڵێن ئێمە قبولی ناکەین بە درێژایی سنوورەکانمان لە سنووری ئێرانەوە تا دەرای ناوەڕاست ببێ بە سنوورێکی کوردی هیچ خۆشحاڵین بۆ ئامادەش نین پێشوازی لێ بکەین ینی هاتنە ناوەی سوپای تورکیا بۆ مووسڵ و پێداگیری لەسەرمانەوەی و بەشداریکردن لە جەنگی مووسڵ پێم وایە بە دەرەجە یەک مەبەستی لەدانی کووردە لەگەڵ ئەوەشدا پشگیریکردنە لە عەرەبی سوننە بەپێی ئەو ختابە مێژوویەی کە حیزبی دادوگەشە پێدان و ئاک پارتی کە خاوەنێتی وە تیۆری عمقی استراتیژی و قوڵای استراتیژی کە بناغەدارەکەی گەرێتەوە بۆ ئەحمەد داوودۆغڵۆ پێم وایە لە ئێستا تا ڕادێک پاشەکشەی کردووە چونکە ئەو استراتیژیەی تورکیا هەیبوو لە سووریا شکستی هێناوە وە لە ناوچەکانی عێراق و بە هەمان شێوە لە ناوچەکانی میسر وانش بەرەو دواوە چووە لە ئێستا بە دەرەجەی یەک ئەوان پاشەکشێکی زۆریان کردووە لەو استراتیژی و ئەجەندانەی کە هەیە بۆ مووسڵی شکست بێنێ لەژێر ڕووناکی ئەو زانیاریانەوە ئەو سەرچاوە مێژوێنی کە لە ڕابردووە هەبوو تورکیا هەوڵی بۆدا پێ دوایە ئەم هەوڵەشی وەکوی سووریا شکست بهێنێ چاوەڕوان نەکرێت خۆی هەوڵەکانی تورکیا ینی هەوڵەکەی ئەوە نییە کە ویلایەتی مووسڵ بچێنێتە سەر بخاتە سەر تووشیا یا هەوڵەکەی بۆ ئەوە نییە کە مەسەلەن ویلایەتی مووسڵ کا بە دەوڵەتێکی سەربەخۆ وەکو باسمان کرد لەوانەیە هەوڵەکانی بۆ ئەوە بێ بتوانێت مناوەرەیەکی سەربازی بکات لەو ڕێگەیەوە لەسەر مێزی گفتوگۆ یعنی پێداگیری بکات لەسەر خاڵەکانی خۆی و لە هەمان کاتیشدا مەترسیەک بێت بۆ سەر حرەکەی کوردی هەم لە باشووری کوردستان و هەم لە ڕۆژئاوای کوردستان و شتێکی ئاسایشە ئەو مانۆڕە سیاسەیە ئەوەی کە تۆڵی لەسەر مێزی گفتوگۆ ئەکرێت تورکیا و کارتێک بەکاری بێنێ لەسەر حسابی کورد دەبێت تورکیا زۆر بە ئاشکرا ئەو کارتی بەکارهێناوە و ئێستا ژیاری پێکات و تورکیا دەوڵەتێکی زۆر بەهێزە و چێکە لە بەهێزترین دەوڵەتەکانی ناتۆ
ئەندام لە ناتۆ و دەوڵەتێکە ئەتوانێت بەڵێ دەوڵەتێکی خاوەن هێزێکی ئابووری خاوەن پێگەکی استراتیژی گرنگ و خاوەن سوپایەکی بەهێزە لە ناوچەکەیەوە بە دڵنیاییەوە یەکێکە لە ریژنال پاوەرەکان یەکێکە لە هێزە هەرێمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەم ناوچەیە قسەی دەڕوات. بەڵێ دکتۆر جعفەر تا چەند کورد بە استراتیژیەتێکی قوڵ و دیراسەکراوە دێت بەشداری جەنگێکە کات کە پێوترێت جەنگی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و ڕزگارکردنی مووسڵ کە هیچ ئایندێکی بۆ کورتیا دیارنێوەکو ئەوەشی کە لە پێشووترا باسمان کرێن باسی پێگەی کوردمان کردووە گرنگی مووسڵ بۆ کورد لە ڕابردووە چۆن بۆەوە تورکیا چۆن مامەڵی لەگەڵاکە وڵاتە هەرێمەکان چۆن بە چاوێکی ئابوووریانەوە مامەڵە لەگەڵ ناوچەکە ئەکەن ئەی کورد بە استراتیژیەکەەوە بەشداری ئەم جەنگەکەات ئایا استراتیژێکی هەیە یاخود هەر کەوت نەژێر عاتیفەی کۆمەڵێک هێزە لە ناوچەکە بەبێ ئەوەی کە دیراسی کردبێت ئەم پرسیارە ڕاستەکەی دەمێت گرەی بدەمەوە بە ئەو هەوڵانەی کە لە ساڵانی دوای جەنگی یەکەمی جیهانی سەبارەت بە دروستبوونی قوارەیەکی سەربەخۆ بۆ کورد هەبوو دواتر ئەگە بیرم چۆ وەڵامی پرسیارەکە لە ئێستادا بیرم خەرەوە لە ساڵی دوای ئەوەی کە عێراق خرایە ژێر ئینتدابی بەریتانی لە ساڵی 21دا بۆ چارەسەرکردنی کێشەی مووسڵ دوایەوە کە دوای نەیمۆ درۆست دەستی بەسەر مووسڵداگر بەریتانیا و لەژێر دەستی فەڕەنسیەکان هێنایە دەر دیبار حاڵ مەسەلەی ئیمتیازی نەوتە مەسەلەی ناوچەی ئەسکەندەرۆنە و کۆمەڵێک جوگرافیا لە سووریا و لە تورکیادا ئەمە بابەتێکترە بەڵام دوایەوەی دوو کۆنگرە دەکەن کۆنگرەی لەندەن لەگەڵ ئینگلیزیەکان لەگەڵ نوێنەری تورکیا بۆ ئەوی بگەن بە نەتیجەیەک بەڵام بە نەتیجە دەگەن بە شکست چونکە یەکەم تورکیا ڕازی نابێت نوێنەری سوڵتان عوسمانی بەشداری لە کۆنگرەکەدا بکات کە کۆنگرەی لەندەنە ئەم کۆنگرەی بەرحاڵ و ڕازی نابێت معاهدەی سیڤەر بێتە بنەمای قسەکردن و گفتوگۆ لەم کۆنگرەیەدا ئەم کۆنگرەیەش کەس دێنێ دواتر لە قاهێرە یەکێک لە کۆنگرە بەناوبانکان دەکرێت کە پەیوەندی ڕاستەخۆی بە چارەنووسی گەلی کوردەوە هەیە بۆیە ئەم دەمەوێت ئەم پرسیاری تۆ بەم کۆنگری قاهێرەوە گرێ بدەمەوە لە کۆنگری قاهێرەدا چەرچەڵ ئەو کاتە کە وەزیری مستعمەراتی بەریتانی بوو مێجەر نۆئێل کە پیاوێکی بە ئاگا و وشیاری ئینگلیز بۆ ئەو کاتە لە ناوچەکەدا چەرچل بۆ خۆی ئەو کاتە کە وەزیری مستعمەرات بوو فەرمانگەیەکیان دروست کرد دایرەی شەرق الئەوسەط فەرمانگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ دیراسەکردنی دۆخی کورد و ناوچەی مووسڵ ئەم فەرمانگەی دوجار لە نەتیجەدا گەیشتە وسایەک لە وسایەکەی خۆیدا پێی وایە کە کورد پێویستە جۆرێک لە قوارەی تایبەت و دیاریکرای خۆی هەبێت و نەخرێتە سەر عێراق ئەمە یەکێک لە وسایەکەکانە ئەم وسایە لەلایەن خودی چەرچڵەوە کە وەزیری مستعمەراتی بەریتانی و پشتیوانی دەکرا مێجەر نۆئێل پشتیوانی دەکرد مەبەستم چییە مەبەستم ئەوەی نێودەوڵەتیە بوو بەڵێ مەبەستم ئەوەیە بەریتانیا لەسەر ئاستی بەرز لە ناوچەکەدا پشتیوانی لە دروستبوونی قوارەیەکی کوردی دەکرد لە بەرامبەرەوەدا دژیش هەبوون سێربرسی کۆکس دژی بوو میسپێڵ دژی بوو ئەوانش کە لە بەریتانیا بەڵێ بەڵێ سێربرسی کۆکی سەرپەرشتی عێراقی دەکرد ئەمانە دژی وەستانەوە بەرحاڵ بەڵام ئەوەی کە دوجار بە نەتیجە هەر چۆنێک بوو جۆرێک لە براوەغیان پێ کرد و بە نەتیجە زۆرینە دژی ئەوە وەستانەوە بۆی کە تەجیلیکەم بۆ کاتێکتر لە بەروی کورد ئامادە نیە قسەکەی من لە سەرەمەیە ئەم کاتێک کە جۆرێک لە هەڵوێستی نێودەوڵەتی هەبوو بۆ دروستبوونی قوارەیەکی کوردی لە ناوچەکەدا کورد لەکوێ بوو کورد چی کرد کورد چی هەنگاوێکی هەڵێنا خەباتی یەکگرتووی یەکڕێژی کورد لەکوێدا بوو شێخ مەحموود ئەو کاتە لە هیندستان بوو دوورخرابەوە سمکۆی شکاک بەجیا لە ئێراندا شۆڕشی دەکرد دواتریش کە شێخ مەحموود دێتەوە لە 22 قوارەیەک لە سلێمانیدا دەمەزرێنێ سەی تەهای ناری داوا دەکات لە ئامێدی و لە ڕەواندوز و لە منطقەی بادینان قوارەیەکی هەمان شێوەی شێخ مەحموودی بۆ دامەزێن لە جیاتی دروستبوونی خەباتی یەکگرتوو مەبەستم لەوەیە ئەمەی ئەمڕۆژ کورد لە مووسڵدا دەیکات یعنی لەسەر ئەساسی هیچ نووسراوە دەکۆمنت و ئیتفاقیی مۆرکراونیە لە نێوان کورد و ئەمریکا لە نێوان کورد و دەوڵەتی عێراقیدا ئەوەی کە تاوەکو ئێستا ڕوونە نەک دەوڵەت کورد و دەوڵەتی عێراقی هەر وڵات هێزانش کە لە ناوچکە هێزێکی وەکو ئەمریکا دێ سەرپەرشتی بەشێکی گەورە لە شەڕەکانەکە لە نێوان ئەمان شایە هیچ نووسرا و دیکۆمنت هیچ دەکۆمنتێک تاوەکو ئێستا ئەوەی کە وازەحە هیچ نووسراوە و هیچ ڕێکەوتنامەیەکی سەر وەرەقە لە نێوان کورد و لە نێوان وڵاتانی بڕیاربەدەستی دنیا لە شەڕی مووسڵدا نییە کورد لە شەڕێکدایە لە ئێستادا نازانێت بە نەتیجە چۆن دێتە دەرەوە
ڕەنگە خۆی هەڵگری کۆمەڵێک خەونی گەورە بێت بریتیبێ لەوەی کە ئەو ناوچانەی کوردنشینن ئەو ناوچانەی کە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی مێژوویە بە ناوچەی کوردی ناسراون ئەو ناوچانە دەست بەسەردا بگرێت و دوجار بتوانانی احتفاظیان پێوەکە بەڵام ئایا تا چەند دەتوانێت ئەمە بکات کورد بەم ناتەبایی ناو خۆیەوە بەو هەڵوەشانە ناوە چیەوە بەو هەموو لێکترازانە ناوە چیەوە بەو هەموو جیاوازیەوە بەو هەموو گوتارە پچڕەوە دەتوانێت ئایا ئەمە بکات ئەمە جێگەی گومانێکی گەورەیە من بڕوام وایە کورد لە شەڕی مووسڵدا ناتوانێت دەستکەوتێکی گەورە بەدەستبێنێ مشارەکەیکی زۆر گەورە دەکات خوێنێکی زۆر دەدات جوگرافیایکی زۆر لە دەوروبەری مووسڵ ئازاد دەکات بەڵام دوجار بارتەقای ئەم بەشداریکردە ئەم خوێنە ئەم خەباتە ئەم هەموو جوگرافیایی کە ڕزگاری دەکات ناتوانین دەستکەوتی جوگرافی و سیاسی و مێژووی گەورە بەدەست بێنێت بەڵام وڵاتێکی وەکو ئەمریکا کە لە ناوچەکە پێ دوانێ بێ بە مەحامەیەکی کورد لەو کاتەدا دەسەوەڕ ناکەم ئەمریکا مامەڵە لەگەڵ بەرژەوەندەکانی خۆی دەکات کچنجە قسەیەکی زۆر جوانی هەیە دەڵێ ئەمریکا ناوێت هیچ کێشەیەک لە دنیادا چارەسەر بکات هەمیشە خەیتی کێشەکان دەگرێت بەپێی بەرژەوەندی قەومی ئەمریکی دەیانجوڵێنێ ئەمەی لە ئێستاش دە مووسڵدا دەکرێت هەماشت ئەمریکا هەماشت دەکات تورکیا هەماشت دەکات دەوڵەتی عراقی هەماشت دەکات ئەمە کێشەی دەوڵەتی عراق لە ئەساسدا عراقیی بەهێز ئەمە لە ناحی مەسلەی قەومی و شۆڤێنی و منە قسەی ناکەم بەڵام دروستبوونی عراقی بەهێز لە بەرژەوەندی کوردانیە عراقی چێگرتوو لە بەرژەوەندی کوردانیە سوپایەکی بەهێزی لە عراقدا هەبێت تەنها ئەوەی کە لە بەرژەوەندی کوردای عراقیی دیموکراسیە ئەم کلتورە لە عراقدا وجودی نییە کورد بەبێ استراتیژی و بێ ئەنجام بەشداری من تەسەوەڕ دەکەم کورد بەبێ ئەساسی بەبێ نووسراو بەبێ ئیتفاقیەک بەبێ بەڵێنێکی مسۆگەر چۆتە ناو شەڕێکەوە کە نازانێت نەتیجەکەی چی دەبێت تۆژەرێکی بواری مێژوویت بەڵام دوجار ئەمە ناچێتە سەر ئەو خەرمانە گەورەی مێژوو لە ڕابردووە کە بۆ کورد هەبووە بڵێ ڕۆژگارێکە بۆ کورد شەڕی تیرۆری کردووە لە ناوچەکەدا بۆ لە ناوبردنی هێزێک کە بێوێ کوردستان داگیرکەوە تەماحی لە تەسفی حساباتی خاکی کوردستانە هەبوو بێت پێ دوانیە کورد لە چوارچەوەی ئەمە ئێستا بەشداریەکات دەزانی چۆنە کاکارم تۆ ئەمە دەبێت لە دوو جانب بۆ ئێمە سەیری ئەم بەشداریکردن ئەم شەڕ بکەین جانبی بێچانەوەی کە تۆ شەڕ لەگەڵ هێزێک دەکەی هێزێکی تاریک هێزێک کە دەیەوێت هەموو شتێک ڕەفز دەکات جگە لە خۆی هێزێک کە خیتابێکی هەیە لە دەروی ئەو خیتابەدا هیچ شتێکی قبول نییە هێزێک کە تاسەر ئێسک دژی ئینسانیەتە دژی بوونی ئینسانیەتە دژی پێشکەوتنە دژی فرەیە دژی جیاوازیە دژی هەموو شتێکە خۆی نەبێت ئەمە لەو ناحیەوەدا بەشداریکردن شتێکی ڕەوایەت و لە هەر گۆشە و کەناریی ئەم دنیادام شارەکە بکەی شتێکی ئینسانیە لەکوێدا هەوڵدەی شتێک لە تیرۆرکەم بکەوە کارێکی باشە بەڵام دوجار تۆ لە ئەنجامی بەشداریکردنت کوێ ناو هاوپەیمانتیی نێو دەوڵەتیەوە ئەو هاوپەیمانتی نێودەوڵەتی هەرێکە دەوێت پشکی خۆی هەبێت عراق کاکە جان دەوێت دەستکەوتی گەورەی هەبێت لە مووسڵدا ئەم دەستکەوتەش بۆ عراقیش تۆ سیر کە دابەش بووە دەستکەوتی شیعە جیاوازە و دەستکەوتی سوننە جیاوازە چکوانی بە دوو گوتاری جیاواز و بە دوو ئاراسی جیاواز کار دەکەن لە ناو مووسڵدا دەستکەوتی ئێران جیاوازە دەستکەوتی تورکیا جیاوازە ئێران شەڕی ئەوە دەکات کە لە ناوچەکەدا پێگەی بە قووەت و بەهێزی هەبێت و هەردوێنێ بووکە لە ئێرانەوە لەسەر ئاستی باڵا تەسریحی ئەوە دراکە بەی شێوەیەک ڕێگا نادەین تورکیا دەخولکە لەناو لە شەڕی مووسڵدا و تورکیاش دەیەوێت ئەو هەڵێکە لە ساڵی 2023 کردی لەوەی کە ڕێگای نەدا ئەمریکا بێتە باشووری کوردستانەوە بۆی پەلاماری دەوڵەتی عراق هێزەکانی ڕەوانەی بەغدا لەوێن دەردا هیچ دەستکەوتێکی دەست نەکەوت دوجار نەخشەی سیاسی عراقدا ڕێژرایەوە بەبێ تورکیا ئەم جاریان دەوێت دەستکەوتی هەبێت لەوەدا بۆی دەوێت بەشداری بکات لە مووسڵ ماوەساوەشمە پێم وابێت تۆش وەڵامی و پرسیارەت لایە کە کورد ئایا بە چ استراتیژیەتێکەوە بەشداری لە جەنگی مووسڵەکان بەڵ خۆی لە ڕاستیە من پێم وایە جەنگی مووسڵ شتێکی حتمی بوو کورد ئەوەیە بەشداری تیا بکردایە ئەنی پێم وایە کورد بۆ حتمی بوو خۆ ئەگەر ئێمە پێوەری ناوچەی جێناکۆک و مادەی 140 حسابکەی ئەگەر ناوچەکانی جوگرافی و دراوسەتیش حسابکەی ئەندازەیە دوور نییە لە ناوچەکانی کوردستانەوە خۆی مامۆستا مەسەلەی بوونی هێزێکی وەکو داعش لە مووسڵا بەڕاستی خەتەرێکی زۆر گەورەیە لەسەر ئاسایشی نەتەوەی کوردستان وەسەر پایتەختی هەرێمی کوردستان و نەمانی ئەم مەترسیە ئەبێتە هۆی ئەوەی زیاتر بەهێزبوونی کوردستان هەرچەندە دوای لە ناوچوونی داعش و شوێنگرەوەکان و بەدیلەکانی داعش هێشتا دیار نین و هێشتا دیار نیە مەترسیەکانان چەندە بەڵام من پێم وایە بە درێژایی مێژووی ئێمە لە 2023 دوای ڕزوخان ڕژێمی پێشوو هیچ کابینێک لە کابینەکانی حکوومەتەکانی عراق لە عەلاویەوە تاوەکو مالیکی و تا ئەبادیش هیچ کامیشان خەترێکی ئەوە نەبوون لەسەر کوردستان ینی لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردووە هیچ کاتێک نەمان بینی ڕوبەڕووبوونەوە لەنێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عراقیدا ڕوودات هیچ کات تەنگژەکان بۆ ئاراستەیە نێشت گفتوگۆ لە بەدانستانی کێشەکان بەڵام داعش هێزیەکە
ناتوانی دانسای نەگەڵا بکەیت. بەڵام ببوورە من ئەمەی ئەوە پرسم ئەو کاتانی جەناب و باسیەکەی یعنی ئەندازەیەک هێزی حەشتی شعبی و ئەمەی شیعەکان دروستیان کردووە لە ناوچەکەدا بوونی نەبوو پێ دوانیە لە ئایندەدا ئەم مەترسیەک دروستە بێ ئەم حەشدەی کە دروست کراوە کاتێک کە هێور بووە کێشەی گرفتەکان نەما شاری مووسڵ ئازاد کرا کورد دیسان ڕوبەڕووی مەترسێکی تربێتەوە کە جەنگێکە لەگەڵ هێزی حەشدی شعبیاوە ئەو ناوچانەی کە هەر لە ئێسەوە هەندێک لە بەرپرسانی عێراق هەڕەشەی ئەوە دەکەن کە ئەو ناوچانەی کە ناوچەی جێناکۆک و مادەی ١40 لە ئایندەدا ئەبێ کورد لە هەموو لەو ناوچانە پاشە کشە بکە تەنانە بە خودی ناو شاری کەرکووکشەوە کە ئێستا هێزە عێراقیەکانی کەمتر لێیە یعنی ئەم مەترسیە چاوەڕێ ناکرێت تێگەیشتم کاگەرم خۆی مۆزوعی مووسڵ بابەتێکی زۆر ئالۆزە بەڕاستی یعنی ئەگەر تەماشای وێنە گەورەکە بکەی هەر کەسەوە لە شوێنی خۆیەوە مەسەلەن بۆ عێراق کە دەوڵەتێکە سێ پێک هاتەیە هەر پێک هاتەیە وەکووتمان هێزەکانی دەروی عێراق بەرژەوەندیان هەیە هەرێک لە پێک هاتەکان بەرژەوەندێک تایبەتیان هەیە بۆ نمونە شیعەکان پێیان باشە کە عێراقێکی یەکگرتو و سنترالیست کە هێزێک لە ناوەندی لە بەغدا لەسەر کار بێت لە سەڵاتی بگاتە هەموو سنوورەکانی خۆی بەڵام بۆ سونەکان پێیان وایە هێزێکی ناسنترال هێزێکی دیسنترال لە بەغدا هەبێت و ئەوانش بتوانن ئینجۆی هەرێمێکی تاڕادەیەک هاوشەوەی هەرێمی کوردستان بکەن کە سنوورەکانی دانی کەم عەربە سونەکانی ڕەمادی و تکریت و ئەنبار و بەشێک لە دیالەوانە بگرێتەوە ئەوانش بتوانن تەرلانی کەم ممارەسەیەکی ئۆتۆنۆمی خۆیان بکەن لەو ناوچەیە کە مووسڵ بێتە سنتەرەکەی و بۆ کوردیش لە ڕاستیە ئەو لەویاتەکە شێوازێکی ترەوە ئەنی کورد هەرگیز داوای نەکردووە کە مووسڵ بەشێک بێت لە ئەو بەڵکو هەندێک قەزا و ناحیەی مووسڵ هەیە کە بێتە بەشێک لە کوردستان بیرمان نەچە مەخمور بۆ خۆی قەزایەک بە تابعی هەولێر بووە عنی لە 2023 تاوەکو ئێستا مەخمور و دەشتی قەراج و گوێر و ئەوانەژە دەسەڵاتی حکومەتی هەرێمی کوردستانە بووە و شنگالە تاوەکو 2000 تاکەوتنەکەشی هەر لە دەست لای حکومڕانی پارتی دیموکراتی کوردستان حکومڕانی کراوە ناوچەکانی زومار و ڕەبیعە و شێخان ئەنی بەشێکی زۆری ئەو کێڵگایانەی کە ئێستا کۆمپانیای ئەکسۆل مۆبیل کە کۆمپانیایەکی زەبەلاحی ئەمریکیە ئینتاجی تیاکات ناوچەیەکە کە لە ژێر دەستی سامانە سروشتیەکانایە و ناوچەیەکە کە ناوچەی جەناکۆکە ینی ئەموو ئەمانە مۆزوعەکەی ئاڵۆستر ینی بە بۆ چوونی تۆک و توێژەرێکی بواری مێژوو بە خوێندنەوەی ڕووداوەکانی ڕابردوو و ئەو هاوکێشە نێودەوڵەتیانی کە لە ناوچەکەتە هەبووە بۆ مووسڵ و تەنانەت پەیوەندی بە کوردیشەوە ئەوەشی کە باسمان کرد پەیوەندی ئەندازێ بە پەیمانی لۆزانەوە هەبووە لە نێوان تورکیا و وڵاتانی ئەو پەیمانان ئایا کورد ئەمەی تۆ باسیەکەی ئەم دەستکەوتانی دەسەکەوێت لە دوای جەنگی داعش لە دوای کۆتاییێنان بە داعش ناو شاری مووسڵ خۆی ئەوەی کە دوای داعش قسەکات ئەوەی ئەو حاڵەتە واقعی کە هێتە پێشەوە ستێتوسکۆیە کە هێتە پێشەوە کە دوای مووسڵ هێزەکان دابەشبوونی هێزەکان و ئامادەیی هێزەکان و پێداگیری و حرسبوونی هێزەکانە دەستکەوتەکانی خۆیان تا چەندێک لە پێشە ینی هیچ کەسێک ناتوانێت کورد پاراێزخان ناوچەکە لەوانەیە پاشەکشەی پێ بکرێت لەوانەیە مەسەلەن لە ڕووی جوگرافیاوە هەندێک شوێن تەشقەڵی پێ بکرێت بەڵام دوجار مادامێکم سونەکان کەمینەیەکن بێخاوەنن و سونەکان بخوان کەمینێکی دابش بوون ینی بیز نەچێک کاگەرم تو ئێستا لە مووسڵ بۆ خۆشی عەرەبەکانی مووسڵ دابشبوونەوەی گەوریان هەیە بەشێکی زۆری دانیشتوانی مووسڵ کاتی خۆی خەڵکانی کار بەدەست بوون ناو سوپای عێراقیە بەشێکی زۆری زوبات وەزیرەکانی دیفاعی عێراقی ئەوانە بوون کە سوپای عێراقیان بەڕێوە بردووە و ئەم هێزانەش بوون کە لە ڕاستیە چوونە ناو داعشەوە بە درێژایی ئەو چەندین ساڵی کە حکومەتە دوایەکە زۆری نەشیعەکان کە لە بەغداد دروستە بوون ئەو کەمینەیە بوون کە ئەبوونە هۆی دروستکردنی ئاڵۆزی و ناکۆشی و ئەمانە فەرەقێکی گەورە هەبوو لە ژیانی سیاسیانە دەتوانرات تەختیە بکرێت لە حادی سیاسی عێراقیە و ئێستاش ئەو ئەگەرە هەر کراوەیە ینی بەکەوتنی داعش کێشەی مووسڵ دوایی نایەت دەرگا کاتەوە بۆ چەندین کێشەیکە هیچ بەدیلێکیش نییە لەلایەن چ لەلایەن حکومەتی عێراقیەوە چ لەلایەن وڵاتەکانی ئەمریکایەوە سەرەتاڵی بۆ نمونە سەرەتا باسی لەوە کە کێشەی مووسڵ کێشەیەکی ئاڵۆزەوە ئەڵەی بە کۆتاییێنانی داعش کێشەی مووسڵ کۆتایی نایە ئەمە دوو خاڵی گرنگە باشە دوو قەزەی ئاڵۆز و ناکۆتا کورد بۆ ئەبێ خۆی فڕێباتە ناو ئەمەوەکو دکتۆر وتی بەبێ هیچ ئەجێندایەک وبێ ئەوەی پشگیریەک وبێ ئەوەی پرۆتۆکۆل و نووسرا و دیکۆمنتێکی نووسراوە بێ لە نێوان حکوومەتی عێراقی و کورد و تەنانە کورد و هاوپەیمانە نێودەوڵەتیەکانیشە ناوچەکە ئەوە شتێکی زۆر ئاشکرای کاکەرە من پێما کورد و خودی بارزانیش زۆر پێداگرێن لەسەرەوە کردووە کە ئەبێت ڕێکەوت نامێکی سیاسی هەبێت بل لە دەستپێکردنی ئۆپراسیۆنی مووسڵ و هەندێک زانیاریش باز لەوە کات کە بەهۆی حەریزبوون و پێداگیری کوردەوە ئۆپراسیۆنی مووسڵ دواکەوتەوە تاوەکو ئێستا بەڵام ڕاستیا کورد ئەو هێزەی نییە کە خاڵەکانی خۆی بسەپێنێ بەسەر هێزە گەورەکانی دنیا ینی ئەمڕۆ هێزی پێشمەرگەی ئێمە لەلایەن ئەمریکاوە فەند دەکرێت ینی هێزی پێشمەرگەی ئێمە هێزێکە بێچەکە
ئەوان جێکمان پێدەن ینی ئەوانی بە دڵنیاییەوە کاتێک کە شتێک ئەبەخشن بە وڵاتێک یا پارەیەک یا تەمویلێکی سەر دارایی یان چەک و تفاق و مەسەلەی لۆجیستی ئەوانە مرجیان هەیە پێدوانی ڕێکەوتنی خۆیان هەیە لە دەرەوەی کوردستان لە دەرەوەی سنووری کوردستان سەرفێکە ئەگەر بێت بۆ ناوخۆ سەرفیکەوە ئەو کێشە ناوخۆیانەی پێچارە سەرکاوە ئەو ناتەبای و ناکۆکیانەی کە لە نێوان هێزە سیاسیەکانە هەیە ئەوە چارەسەرکە ئەم هێزە دیسان چۆنەڵی هاور دەکاتەوە بۆ ناوخۆی کوردستان گونجاوتر و باشنێ لەم قۆناغەدا کە ئێستا ناوخۆی کوردستان بەرەو جۆرێک لە لێک هەڵۆشانەوە و ئاڵۆزی و بەریەکەوت نەڕات خۆی گوجناوی دوکتۆریش باسی کرد بەڕاستیان ناوخۆی کوردستان زۆر تەسیری هەیە لەسەر هەیمەنەی کورد و لەسەر پێگەی کورد چ بۆ عێراق و چ بۆ وڵاتانی ناوچەوت چ بۆ وڵاتانی دەرەوەیش ڕاستیە ئەمە کێشەیەکە زۆر کێشەیەکی چارەنووسازە و فرسەیەکی زۆر تاریخیە کە زۆر گرنگت لە بەردەستی کووردا کە پێویستە ناوخۆی کوردستان نێوماڵی کورد و ئاشتەوایی کۆمەڵاتی لە کوردستان زیندوو بکرێتەوە بۆی بتوانانی بەهێزێکی کاریکردیەوە بە گوتارێکی یەکگرتووترەوە لە مەیدانەکەیە بچتە پێشەوە. بەڵێ دکتۆر جعفەر بە خوێندنەوە و گەڕانەوە بۆ ڕووداوەکانی مێژووی ڕابردووە بینینی و ئەوەی کە ئێوە بەشێک لە توێژینەوەکانتان یعنی باس و بابەتی کێشەی کورد و مووسڵ و ناوچەکە و نەتەوایەتی و ناسیۆنالیزمی تیا بوو بە خوێنەوەی ئێستا ئەو وێنەیە کامەیە کە ئێمە بۆ ئایندە و بۆ دوای تەوابوونی جەنگی داعش و کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بۆ کوردەی بینین. ڕاستیەکەی من سەرەتا بڕوام وایە ڕەنگە کەمێ خلافمە بێت لەگەڵ مامۆستا لەسەر مەسەلەی بەشداریکردنی کورد لە مووسڵ و بەهێزکردنی بەهێزبوونی کورد ینی من پێم وانییە کورد ینی ئللا مەرج بوو دەبواە بەشدار بێت. بەشداربوون گرنگە لەو ڕۆوە کە تۆ بە نەتیجە دوجار بزانین لەسەر چ بنەمایەک بەشداری دەکەی بۆ بەشداری دەکەی ئەمە شەڕی تیرۆرە وازەحایمە قسەمان لەسەرکرد شتێکی ئینسانی و لە هەر گۆشە و کەنارێکی دنیادابی دەتوانی بەشداری بکەی بەڵام بەو بێهێزەی کوردەوە کومامۆستا باسی دەکات چی نێو هیچی نێو تۆ مولزەمیش نی بۆی کە بەشداری بکەیت دوجار کە بەشداری دەکەی دەبێت بزانیت بە نەتیجە چی دەدوریەوە. نەمانی داعش لە کوردستاندا من پێم وان نییە نەمانی داعش لە مووسڵدا من پێم وان نییە کوردستان بەهێز بکات. ینی ئەمە تەسەوەر دەکەم بۆ چوونێکە تەواو دقیق نییە لە شوێنی خۆیدانی ئەوەی کە کوردستان بەهێز دەکات بەهێزکردنی سەنگەری ناوەی کوردستانە ئەوەی کە کوردستان بەهێز دەکات دروستکردنی یەکگوتاری کووردە لە ئاستی دەرەوەدا ئەوەی کە کوردستان بەهێز دەکات یەکڕیزی ناوماڵی کووردە لە ئاستی سیاسی لە ئاستی ئابووری دروستکردنی بازاری هاوبەشە دروستکردنی زانکۆی نیشتیمانیە دروستکردنی مؤسساتی نیشتیمانیە دروستکردنی سوپای نیشتیمانیە دروستکردنی اقتصادی هاوبەشە دروستکردنی خطابی هاوبەشە دیبلۆماسیەتی یەک ئاراسی دیبلۆماسی گوتاری دیبلۆماسی لەسەر ئاستی دەرەوەدا ئەمە داعش لە مووسڵ بێ و لە مووسڵ نەبێ کورتەر بەم حاڵەوە دەبێنێتەوە من ئەوە قەناعەتی منە ئومێد دەکەم من ڕاست من پێم وایە کورد بەهێز نابێت لە دوای دەرچوونی داعشیش لە مووسڵ کورد بەهێز نابێت لە بۆری سەنگەری ناوەی کورد فشەڵە بەم فشەڵیەوە کورد ناتوانێت بەهێز بێت دەبێت ئەم فشەڵیە چارەسەرکات دەبێت ئەم چرپەچڕی و لێکترازان و هەڵوەشانە ناوەچە چارەسەرکات بەبێت چارەسەرکردنیەوە ئەمە کورد ناتوانێت بەهێز بێت ئەمە خاڵێکی تریان مەسەلەی مووسڵ ڕاستیەکەی مووسڵ هەمان دەزانین سنتەرێکی گرنگی ناسیۆنالیزمی شۆڤێنی عەرەبی سوننەیە ئەمە شتێکە استیغنای لێ ناکرێت بەشی هەرە گەورەی دەسەڵاتدارە گەورەکانی عێراق دەسەڵاتدارە ناسیۆنالیستە شۆڤینیەکانی عێراق لە سەردەمی سەدام حوسێندا موسڵاوی بوون ئێستاش بەشی زۆری سەرکردە سەربازیەکان و سەرکردە داراییەکان و ئەوانەی کە داعش بەڕێوە دەبن لە 170 زیاتری موسڵاوینە ئەمە حقیقەتێکە دەبێت ئەومان لەبەر چاوبێت تۆ ئێستا دەچی مووسڵ خۆ کاکە بەبێ سەبەب نەگیراوە ینی ئەرزیەت پێگەیەکی جێماوەری گەورە بۆ داعش بۆ لە مووسڵ کە داعش هاتووەتە ناو مووسڵ پێشوازیەکی گەورەی لێکراوە لەسەر ئاستی جێماوەریدا ئەمە گومان هەڵناگرێت دوای مووسڵ کێشەی گەورە لە بینی شیعە و لە بینی سونەی ناسیۆنال شۆڤێنی عەرەبی عێراقیدا دروست دەبێت تورکیا خۆی بە خاوەنی ئەوە دەزانێت جۆرێک لە تەوازن لە بینی شیعە و سونە دەردروستکات و مەدی شیعی نەیەتە ئەو ناوچانەوە ئێران دەوێت پێگەی شیعە لەو ناوچاندا بەهێز بێ بۆی هەمیشە جۆرێک لە هەڕەشە بێ بۆ سەر سنوورەکانی تورکیا ئایندەی کورد بۆ دوای ئازادکردنی کورد هیچ بەدەست ناهێنێ ناو مووسڵدا چونکە کورد ڕقم نییە ناو مووسڵدا چونکە کاکەجان تۆ سیرکە ئەوەی کە ڕاستە سنگ و قورسایی دەبێت لە مووسڵدا دوجار عەرەب و کووردە بەڵام ئەوەی کە بڕیار دەدات لە مووسڵدا پێم وایە دوجار عەرەب دەبێت نەک کورد ماوەساوەش من دوا قسەت بە کورتی وەڵام من پێم وایە بەڕێزگارکردنی مووسڵ گۆڕانکاری بەسەر سیاسەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و گۆڕانکاری لەسەر هەڵکەشە سیاسەکانی ناوخۆی کوردستانیش دێت و لەوانەیە ئەم گۆڕانکاریە لەوانەیە سلبی بێت و لەوانەیەش ڕاستە نێگەتیڤەی مامۆستا جعفەر باسیکات و یان تۆ گەشببینتر لەوە ڕوانیت
من ینی ئەوەی کە پێمان دەڵێت ڕاستە بەداخەوە وەکو بڵێ توروسکایی زۆر کەم هەیە دەربارەی ئایندی مووسڵ بەڵام من پێم وایە ڕزگارکردنی مووسڵ و ناوبردنی و ناوچوونی داعش لەسەر مووسڵ خەتەرێکی زۆر گەورەی ئینسانی و خەتەرێکی زۆر لەسەر ئاسایشی قومی هەرمی کوردستانە ناوەبات و ئەمە بێتە هۆی ئەوەی کە فشارە ناوخۆیەکان و کاریگەریش هەبێت لەسەر ڕاستیە لەسەر دۆخی گوزەرانی خەڵکی چکە بەڕاستی خەرجی و مەساریفی ئەو شارەی کە لە شەڕی داعشەکە زۆر لەسەر ئابووری هەرێمی کوردستان و زۆر لەسەر باری دارایی خەڵکی کوردستان کەوتووە. ئەماگە بکەوێتە دەستێکی ئەمینەوە بەڕاستی ئەو داهات ئەمینەوە ئەو نیشتمان ئۆڵات و هاوڵاتیان پێ بژێنەوە بەڵاو دەستە ئەمینە لە ئێستادا لەژێ پرسیاتە هیواداری پەیداوێ. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا هۆشمەند عەتا توێژەر لە مێژووی هاوچەرخی کورد و مامۆسای زانکۆ لە زانکۆی هەڵەبجە دکتۆر جعفەر عەلی توێژەر لە مێژووی نوێی کورد سپاس بۆ تۆش سپاس بۆ ئامادەبوونتان لە ستودیۆی سۆراغی مێژوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارە تا سۆراغێکی دی بەخۆی گەورە و میرەبانتان دەست پێرم. خواتان لەگەڵ کاتێکی خۆش.